هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەفسوونی ئیسلام. سەرگوزەشتەی مرۆڤ لە سەر زەویدا بە ئیسلام گەیشتووە بە ئامانجی خۆی و وەک پەیامێکی ڕزگاری جیهانی جێگای خۆی کردوێتەوە. ئەو فەلسەفەیەی کە هەمیشە لە هەمبەر نهێنی و مەتەڵی بەدی هاتندا دەستکورت و لارەمل بووە، تەنها لە سایی سیستەمە فکرەکانی ئیسلامدا توانیوێتی پشتی چەماوەی خۆی ڕاست بکاتەوە و لە ژێر لێوەوە هەندێک شتی باش بڵێت. تەنە زەبەلاحەکانی ئاسمانەکان و زەوی بە نووری وەحی ڕوخساریان ڕووناک بووە و لەوە دەرچوون کە چەند مادەیەکی تێکەڵ و پێکەڵی ئاسمان بن و گۆڕان بە چەند پێشانگایە کە شایانی تێڕامان و چەند کتێبێک کە پێویستە بخوێنرێنەوە. بەڕێک و پێچی و سیستەمە وردەکەشیان بوون بە چەند تابلۆیەکی سەرسوڕهێنەر. بەم گۆڕانەیان و لە چوارچێوەیە و حکمەتەدا کە تیایاندا دانراوە بوون بە چەند زمانێکی گۆیای بانگەوازکار بۆ جیهانی پشت پەردەی سروشت. ئەو دڵە بەختەوەرانەی کە لە ئاوی زوڵاڵی چەشمەی خزری ئیسلام بۆ تەنها جارێک قومێکیان خوارد بێتەوە، چێژی ئەبەدیەتیان نۆشیوە و تا ڕادەیەکی زۆر لەو تەنیایی و نائومێدیە ڕزگاریان بووە کە لە سروشتیانەوە سەرچاوەی گرتووە. ئەوانەی کە لە ناو ئیسلامی ڕاستەقینەدا ژیاون لە جیهانی ڕۆحیاندا یەکی بەهەشتێکیان بنیاد ناوە و وەکو فیردەوسیەکان چێژ لە ژیانیان دەبینن، نەک تەنها ئەوانەی کە مافی تەواویان داوە بەم ئاینە و لەگەڵیدا ژیاون، بەڵکو ئەوانەش کە بۆ تەنها جارێک با سێبەرەکەی ئاشنا بوون لە ترسی لە ناوچوون و کۆڵانی تاریکی بەڵێنە درۆینەکان ڕزگاریان بووە و ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بووبێ هەناسەیەکی ئاسوودەیان هەڵمژیوە. ئەگەر ژیانێکی تر هەبێ بەرزتر بێت لە ئاستی ئەو ژیانەی کە ئیسلام بەڵێنی داوە بە شوێن کەوتوانی، ئەوە تەنها دەکرێت ژیانی ئیماندارانی بەهەشت بێت. خواوەندی بەدیهێنەر هەتا دوایین لوتکە دەرگاکانی بۆ خستووەتە سەرپشت و مۆری سولەیمانی لە دنیا و قیامەتدا لەسەر داناوە. هەر بۆیە لە سایه ئەم ئیسلامەدا بۆ کە پادشاکان هەناسەشیان دادپەروەرانە بووە و هێز بووە بە پارێزەری حەق و دەرگا بۆ زانست خراوەتە سەرپشت و زنجیری ملی هەموو بیر و بۆچوونێک پارچە پارچە بووە و شەیتانەکان خۆچەکانیان فڕێداوە و بەرەو پەرزگاکان ملیان ناوە و دەسەڵاتداران وازیان لەستەم و دەستدرێژی هێناوە و ڕێگای فریشتەکانیان هەڵبژاردووە. لە سایه ئەو حکمەتەدا کە لە ڕۆحی ئیسلامەوە هەڵدەقڵێت، دەکرێت پێشی بوترێت فەلسەفەی ئیسلام ڕای گشتی ڕەنجی گۆڕاوە و سەرزەوی بووە بە هەرێمێکی ڕۆشن، وەک بڵێ بوونەوەران و ڕووداوەکان بوون بە چەند وتارێکی گۆیا و خاک حاڵەتی دایکێکی وەرگرتووە کە هەموو شتێک بە میهرەبانیەوە دەنێت بە سنگەوە. ئەو بە دەنگە شیرینەکەی مۆسیقای جاویدانی و بە یەکگەیشتن بە گوێماندا دەچپێنێت و شاخە بە ساموشکۆکان و دەشتە خاچی و خۆ بە کەمزانەکان بوون بە دەنگ و هەناسەی قوڵیەک کە زۆر لە سەروی توانای مادیانەوەیە. باغ و باخچە ڕەنگاو ڕەنگەکان بە زەردەخەنەوە بۆمان دەڕوانن و گوڵەکان سەخاوەتمەندانە نایابترینی جوانیەکان بە دڵ و چاومان دەبەخشن و سەرساممان دەکەن. فراوانترین چێژەکان هەبوون بە ڕۆحمان دەچێژن و جوانترین و ناوازەترین بەختەوەری پێشکەشی ئەو بەختەوەرانە دەکەن کە خۆیان تەسلیمی خوا کردووە. ئەو بەدبەختانەی تێنەگەیشتون لەوەی کە ئیسلام گەورەترین دیاری بەدیهێنەرە بۆ مرۆڤایەتی، ئەمە لەوانەیە هەندێک جار لە بڕیارێکی پێشینەوە سەرچاوە بگرێ یاخود هۆکارەکەی ئەو مسلمانانە بن کە لەگەڵ ئیسلام یەکناگرنەوە و بوون بە نمونەیەکی خراپ لە پەیامی ئەو تێناگەن و هەست بەو جیهان و ژیانە باڵایە ناکەن کە ئیسلام بەڵێنی داوە. تەنانەت کەسانی لەم جۆرە ئەگەر بە دەوروبەریشدا بێن و بچن، هێشتا ئەم ئامانجە لەبارە ناگۆڕێت. زۆر نزیکن بەڵام لە دوورەکان دوورترن، هەردەم تەماشای دەکەن و لێ لە ڕوانینەکانیاندا داڵغەیان ڕۆیشتووە و هەرگیز ناتوانن لی تێبگەن. نزیکی بووە بە هۆکاری دووری بۆ ئەوان، بینینیش بووە بەهۆی هەز نەکردن. بەڵام چیمان لەدەست دێت؟ ژیان ئاوایە، دڕک ئەگەر لە تەنیشتی گوڵیشەوە بێ هەر دڕکەو لە ناو دەچێت. ئەگەر قەلە باچکە لە باخچەی گوڵاندا و لە ناو بولبولانیشدا بێ هەر بە دەنگەکەی خۆی ئاشکرا دەکات. ژمارەی ئەوانەی نەفرەت لە ڕووناچی دەکەن کەم نین. هەمومان لێرە و لەوێ کەسانێکمان بینی کە شەڕ لە دژی ڕێسا دەکەن. هەر کاتێک بیرم دەکەوێتەوە کەسانێکەن بە بۆنی گوڵ تێک دەچن و دەبورێنەوە، بێزم دێتەوە. بە کورتی هەر کەسە و کردارەکانی بە گوێرەی کەسایەتیەتی. وەسەلام. ڕۆحێکی ڕۆشن کە ئیسلامی ناسیوە و لە ناویدا دەژی، لە هەموو بوونەوەرێکدا بانگەوازی جاویدانی دەبیستێت و بانەشوی ئەبەد دەخرۆشێت. ئەوانەی پێدەنێنە هەرێمی ئاسوودەی ئەوەوە قاچیان دەبێت بەسەر. ئەو ڕوخسارانەی کە بە خۆشەویستی و ترسەوە لا سوزدەدا و لەو جێگایەدا کە نێوچەوان و سەری پەنجەکان لە یەک ئازدان و لا زەوی دەخشێن، ڕۆژانە چەند جارێک لەگەڵ فریشتەکان ئەسب تاو دەدەن. ئەو تاجی سەرانەی کە خۆیان ڕادستی ئیسلام نەکردووە ناقۆڵا و کاتین و ئەو وتە وشانش کە ئەو وەکو سەرچاوەیەک بەکار ناهێنن، جیاوازیان نییە لەگەڵ ئەفسانەدا.
ئەو دڵانەی بەو بەخێو نەکرێن بۆش و ئاسۆشیان تاریکە. ئەمانە ئەگەر جاروبار ببریقێنەوە و چاوی هەندێک بەرشەوارە بخەن هەرگیز بۆ ماوەیەکی دوور و درێژ ناتوانن بە درەوشاوەیی بمێننەوە. ئەوە هیچ کە ناتوانن چواردەوریان ڕووناک بکەنەوە. لە باوەشگرتنی هەموو کاتەکان و کاڵ نەبوونەوە بە درێژایی سەردەمەکان پەیوەندی بە ئەندازەی تێپەڕاندنی کات و بەرزبوونەوە بەسەریدا هەیە. ئەو بۆچوون و سیستەمانەی کە ناتوانن کات و شوێن تێ بپەڕێنن درەنگیان زوو ماوەی خۆیان پڕ دەکەنەوە و پاشان وەک گەڵای پاییز دەوەرێن و لەناو دەچن. بێگومان ناو و خاوەنەکانیشیان لەگەڵ خۆیان ڕاپێچ دەکەن. ئیسلام هەم جێگیرە و هەم نەگۆڕاو. ئەو وەک دەرەختێک وایە کە ڕەگەکانی لە ناخی زەویدایە و هێندە بەهێزە بە هیچ زریانێک نالەرزێت. لەقەکانیشی بە هەموو لایەکدا بڵاو بوونەتەوە و چواروەرزی ساڵ میوەی تەڕ و پارە و دەبەخشێت. پوختە و کاکڵەی چێژە دنیای و قیامەتیەکان لەودایە و ئەفسوونی ژیانی هەتا هەتاییش هەر لە هەک بە دەوڵەمەندەکەی ئەودا حەشار دراوە. خۆر لە چاو ئەو ڕووناچێدا کە ئەو بە جیهانی بەخشیوە وەک بریسکەیەک وایە و باخەکانی ئیرەمیش لە چاو ئەو باخچانەی معنادا کە ئەو لە دڵەکاندا سەوزی دەکات وەک داستانە درۆینەکان وایە. لە بەرامبەر ئەو فراوانیەی کە ئەو بەژیری و لۆژیک و هەستەکانمانی دەبەخشێت گردون وەک داڵانێکی تەسچی لێدێت. هەموو ئەو وشە و بیرکردنەوە و تیشکەتەر و تازانەی کە ئیسلام بە بیر و بۆچوونی مرۆڤایەتی بەخشیوە ئاسمانین و هیچ یەکێکیان لە سەرچاوەیەکی ترەوە وەرنەگیراون و بە بۆچوونەکانی تر گەورە نەبوون و بە ڕووناچێ بێگانەکان ڕەنگیان تێک نەچوە و بە سەرچاوەکانی تر لێڵ نەبوون و فتیلەکەی بە چراکانی تردا نەگیرسێنراوە. بە پێچەوانەوە هەر تیشک و بەرەکەت و جوانی و چێژێکی ئەو بریتین لە کۆمەڵێک میوەی دەستلێنەدراوی ئەو دیوی ئاسمانەکان. ئەگەر دوژمنایەتی دوژمنانی و بڕیارە لە پێشینەکانیان و نەزانی و بێوەفایی دۆستانی نەبوایە ئەمڕۆ سەرجەم مرۆڤایەتی لە دەوری سفرە ئاسمانیەکەی ئەو کۆدەبوونەوە و دەستیان لە ناو دەستی یەکتردا دەبوو. دوژمنان لەسەرکە لە ڕقی سوورن و دۆستانیش ئاسۆی ئەویان لەکەدار کرد. ئەویش لە بەرامبەردا ئێمەی لە بەروبوومە ئاسمانیەکانی خۆی بێبەش کرد. وەک مرواریە کشایەوە ناو سەدەفەکەی و خۆی شاردەوە. خۆر ڕووناچی دەبەخشێت بەوانەی کە ڕووی تێدەکەن. گوڵەکانیش هەتا ڕوویان لە خۆر بێت و چاو نەنوقێنن لە ئاستیدا لەم ڕنگ بۆ ئەو ڕنگ باز دەدەن. درەختەکان بەقەدەر ئەو پەیوەندیەی کە بە خاک و ئاو و هەواوە هەیەنە زیندوو دەبن و دەنەخشێن. هەموو شتێک بە ئەندازەی ڕووتێکردن و نیەتەکەی شەرەفمەندی ئاور لێدانەوە و بەرەکەت دەبێت. ئەگەر دڵەکان بۆ ئیسلام گوێ هەڵنەخەن ئەویش دەنجی خۆی ناگەیەنێت. ئەگەر کردار و ڕەفتارەکان فراوانی و قوڵی نەبەخشن بە وشەکان ئەویش دەنجی کەس دەبێت و ئاور لە ڕۆحەکان ناداتەوە. وتا بە ئەندازەی فرینی بە دوو باڵی کردار و ڕەفتار جۆش و خرۆش دەخاتە نێو دڵانەوە و هەموو سنوورەکان دەبڕێت و دەگات بە گشتوانە و لێهاتنێک. ئەو دڵە مبارەکانەی کە بە ئیسلام لێ دەدەن و لە هەستان و دانیشتنیاندا بە جۆشی ئەوەوە دەژین ئای چ قەڵا گەلێکیان گرتووە و چ شارانێکیان فەتح کردووە و چ شارستانێتێکیان بە ویژدانیان دامەزراندووە. ئێمە ومانان کە لە چەند ڕۆحێکی شڕۆڵ و شپرزە پێکاتوین. چاو و دڵمان لەگەڵ ئیسلامدایە و ئەگەر بمرین حەز دەکەین لە باوەشی ئەودا گیان بدەین و ئەگەر بژین دەخوازین تەنها لە هەرێمی ئەودا هەناسە بدەین. ئێمە وزەی ژیان و گەرمیمان لەوەوە وەردەگرین و عەشق و شەوقی ژیانیشمان هەر لەوەوەیە. چونکە لەم جیهانە فانیەدا کە هەموو شتێک دەڕمێت و لە یادەوەریەکاندا ناوی دەسرێتەوە تەنها ئەوە کە بەبێ لەرزین لە شوێنی خۆی ماوە و لە ناو ئەو هەموو بەهایانەدا کە زەرد هەڵگەڕان و وەرین تەنها ئەو بەتەڕ و پاراوی ماوەتەوە. لە هەر شوێنێک ئاڵای ئەو بە هەموو ڕەنگەکانیەوە بشەچێتەوە لەوێ تامی ئاشتی و ئاسایش دەکرێت. لەو هەرێمانەدا کە وتاری ئەو دەخوێنرێتەوە بە هەمروویە جیهانیەکان لە ژێر پارێزگاریدا. ئەو بریتە لە سێبەری یاسا و ڕێسای ئاسمانەکان لەسەر زەوی و وێنەیەکی ڕەنگاوڕەنگی دنیای فریشتەکانە لە جیهانی جیسمانیەتدا. ئەوانەی کە بە ڕیتمی ئەو هەڵدەستن و دادەنیشن لەگەڵ هاوسەنجی گشتی گردووندا دەگونجێن و پارێزراو دەبن لە پێکدادان لەگەڵ بوونەوەراندا. ئەو بەوتە تازە و گەوهرە زێڕینەکانی چەندراوێکی وهایە کە لە ڕووی ڕێسا و یاساکەیەوە نەکەس بە نەخشەکانی دەگاتەوە و نەجوانی گرێکانی بەکەس لاسایی دەکرێتەوە. لە ڕێگەی ئەوەوە کاتێک گوێ لە ترپەی دڵمان دەگرین ئاهەنگی ئاسمانەکان و ئەو دیوی ئاسمانەکان دەبیستین. بەهۆی نهێنی پەیوەندیکردن بەوەوە جیهانی دڵمان لە ئاسمانەکان فراوانتر دەبینین و بە ترسێکی شیرینەوە هەڵدەلەرزین. هیچ سیستەمێکی ڕۆحی و هیچ تەوژم و هیچ فەلسەفەیەک ناتوانێت ئەو قوڵی و گەرمی و نەرمیەی ئەو بەخشیوێتی بە ڕۆحەکان بیبەخشێت. خوا بەختەوەری ڕۆح و جەستە و مادە و مانا و دنیا و قیامەتی لەودا داناوە. ئەوانەی گوێ بۆ زمانی ویژدان هەڵناخەن لەو تێناگەن. ئەوانش کە بە چاوی دڵ تەماشای ناکەن وەکو خۆی نایبین و غەزالی گوتەنی
عەقڵی مەعاژ ناگۆڕێت بە عەقڵی مەعاد. وەک مەولانای ڕۆمیش دەفەرموێت عەقڵی تورابی ناگۆڕێت بە عەقڵی سەماوی. تەنانەت بەرزترین عەقڵەکانیش لا بێ عەقڵی ڕزگاریان نابێت. مرۆڤایەتی لەوەتەی هەیە لە ناوەندی هاتوو هاواری دژایەتی نێوان عەقڵ و دڵدا ژیاوە. ئەگەر ئەمڕۆژ بە شەوی زاوایەتیەکی نوێ ژیری و دڵ نەکەین بە هاوسەری یەک، وا دیارە ئەم دژیەکیە ناوەچیە بۆ ماوەیەکی درێژتریش بەردەوام دەبێت.